بەڕێزان دووبارە سڵاوتان لەبێ و فەرم بەردەوامی لەگەڵتان پرسیارەکە ڕوون بوو بەڵە پرسیارێک ڕوون بوو من لەوەدا دڵنیا دەکەم و یەکەم لە ڕووی پرینسیپەوە دانانی پرۆسی زانستخوازی بەردەوام زەڕورەتێکە دەبێت سەرکەوێ مامۆستایەک بۆ سعاتێک هەفتەی 1 سعات توانای نەبیکەوە گوێ لە علمێکی نوێ بگرێتن هەیبەت و مامۆستایەتی خۆی لە دەستدا ئەو پرۆسێ بۆ دانراوە هەر مامۆستایی بەلانی کەمەوە 50 سعات کۆ بکاتەوە ڕەنگە هەمووی 30 سعات کە لە ئامادە بوون بەڵام بێگومان کە پرۆسێک تازە دەستی دەکەی هەندێک کێشەشی هەیە بەڵێ هەندێک مامۆستا دەچێت لە دەرسەکە دەخەوی یان دەچی لە دەرسەکە بەس حاضر دەبی جێ لێ نییە بەڵام ڕۆژێک دێ بە خەبەریش دێ و ڕۆژێک دێ گوێش دەگری و قسەش دەکا و فێریش دەکرێت هیچ مامۆستایەک نییە بچێت سعاتێک بجێ لە بەرنمەیەکی سەمینارێک بێ بە دوو استفادەی نوێەوە نەستە دەرەوە دوایی بچی لە بۆ تەڵەبەکانی بیگەێنێ ئێمە دەبێت ئەو کێشانە نەکەین بە سەبەب بێکواز لە پرۆسەکە بینین پرۆسەکە بەردەوام بێ بەڵام ئەو کێشانە چارەسەر بکەین فیدباکی مامۆستایان و هەڵسەنگاندنیان چەند کلێنێکی تیا بەدی کرا وەک ئەلف پرۆژەکە بودجەیەکی مادی زۆری تا سەرف کرا بودجەی مامۆستایان و پێداویستیەوە کاغەز و تەبع و هەروها ئەکرا سەرف بکرا بۆ تاقیگە باشتر نەبوو جا پارەی تاقی گەشتمان دەبێ هەبێ پارەی ئەوەشمان هەبێت دووشتی تەواوکرد یەکترن نەک لە جیاتی یەکتر بەڵام بەڵێ هەندێک کەلێن و کەم و کورتی هەیە کە دەست نیشان کراوە ئەمە خۆشبەختانەی ئەمە دڵخۆشکەرە مانای پرۆسەکە کە تاقی کراوە کە کەموکری دەست نیشان کرا مای چاکردنە جارشی باشتر دەبی ئێمە لەمەدا تا 10 ساڵی تر هەموو ساڵ بە تاقیکردنەوە دادنین ساڵ لە ساڵش تۆکمەتری دەکەین بەڵام نەک بڵین وڵای چونکە و کەموکریتدا وازی لێبینین ئەمە وازهینانە کۆڵدانە کوالەتی دادەبەزێنێ لقی باڵە هەنە جار یان زۆر جار خوێنکاران نمرەی فیدباکەکەی بەستۆتەوە بە دەرچوونی خۆیەوە کە زۆر جار تهدیدی مامۆستای بەشی پێکرێت لەلایەن خوێنکاران ئەو پرۆسەیە ملکی مامۆستای ملکی زانکۆیەکە زانیمان تەڵەبەیەک استغلالی دەکە هەر ئەو سوالی تەرک دەکەین یان ئەو کەسەی کە بینی فیدباکەکەی نامەوزوعە هەرخۆی ئەو فیدباکە حسابی بۆ ناکرێت بۆیە ئێمە حساب بۆ ئەو کەمینەی تەڵەبانە ناکەین کە بە میزاجی و لەبەر تۆڵە و تۆڵەسەرنەوە فیدباکانی پێشکەش دەکەین ئێمە دڵنیان کە بابەتێتی مەوزوع لە نهایەتدا سەر دەکەوێت و ئەو پرۆسێش ملکی مامۆستا خۆی بڕیاردەرە کام پرسیار دەهێڵتەوە کام فیدباکشی قبوڵە پوختەی ژیانی مامۆستایانی زانکۆ توێژینەوەی بیرچۆتەوە هەموو خەریکی خاڵکۆکردنەوە و ڕازیکردنی دڵی خوێنکاران کاروا بڕاتنە علمە مێنێ و نەمعریفە ئەمە قسەیەکی زۆر بڵین شخصیە ئەستانەمە هیچ بنەماکی زانستی نیە قسە لە چوارچەوەی بەرنامەی تواناسازیدا ئەم ساڵ بەنیازن خوێنکاری تر بنێرنە دەرەوەمە لە ڕێگەی فەیسبوکەوە بەشدار ئەحمەد دەپرسێن بەڵێ بە تەماین 1000 تەڵەبەی دی پێش کۆتای ئەمساڵ لەسەر پشکی خوێنی باڵا بنێرینە دەرەوە و 1000 تەڵەبەی دیش بنێرینە دەرەوە لەسەر پشکی وەزارەتەکانی تر و ئەفزەلێتێکیش بدەین بە کەسوکاری شەهیدەکان لە خاڵبەندا 5 خاڵیان بۆ زیاد بکەین خوێنکارانی زانکۆی شاهانەی بەریتانیا مەسیریان چییە؟ خوێنکارانیان مەسیریان ئێمە گرنگترین بابەت لامان مەسیری ئەوانە دەبێ هاوکارمان من بۆی چارەنووسیان پارێزین بەڵام خەم لە ساڵی پاریان نەخۆن ساڵی پار چەند تەڵەبیان وەرگتەوە ئاگامان لێیان نییە ژمارەی زۆریان گرێت کەس بە فەرمانی وەزارت نەبووە زانکۆکەیان فەرمانی حکوومەتی شکاندووە 4-5 فەرمانی یەک لە دوایەک حکوومەتی بڵین ئەهمال کردووە ئەو تەڵەبانی بەبێ ئاگداری حکوومەت و بەبێ فەرمانی حکوومەت وەریگرتون ئەترافیان ئیجرات لەگەڵ ئیدارەکەی بکرێ مەسیری تەلەبەکان نەخێر ئیجراءات لەگەر ئیدارەکەی کراوە لە مەوضوع تەڵەبەیان نادەینێ بەڵام ئەو تەڵەبانە کە دەچنە ئەوێ پارە دەدەن و ئەوان امتحانیان دەکەن و ئێمەش ئاگامان لێیانە پێشیان دەڵێن برۆنەوە ماڵەوە ئێتۆش کرد ئەمە ئەکە ئاگامەلەوە نەبی دەسەڵاتمان بەسەریانە بەڵام ئەوە دەبزانە ئێمە 4-5 دەرگەمان کردوتەوە بۆی تەڵەبەکان لی بێنە ژوورەوە چارەنووسیان نەفەوتێ بەس ئەگەر تەڵەبە خۆی نێتە ژوورە لەو دەرگەمە ناتوانین ڕاکێشینە ژوورەوە ئێمە حەلمان داناوە بە تەڵەبە دەبی تەڵەبە خۆی بێتە وەزارەت و برێ حەلەکەم قبوڵە باشە تەلەبە سەنتەری هەموو شتەکانە لە ناو وەزارەتی تعلیمە پێ دوانیە مەسەڵەن ئەبێ احترامی داواکاری تەلەبەش بگیرێت بەسانە تەڵەبە نین بە ڕسمی تەڵەبەی ئێمە نین ئەوانە شەریکەیەکی بزنسیەکی قازانجویستی قازانج خێراویستی سربەخۆ چووە بەبێ ڕەچاوکردنی یاسا و ڕێسای ئەو وڵاتە بەبێ ئاگداری حکوومەت بەبێ شەرعیەت چووە چەند کەڵەتەبێت تەڵەبەکی هەڵخەرەتاندووە پارەی لێ سندون و گوتیتی وەرە داوامتان پێ دەکەم خەمتان نەبی وەزارەت ملکەچ ئەەکەم هەندێک کەس هاانیان داون دەڵێن خەمتان نەبی ئەم وەزارەتە دوایی بە قسەوە دەکات دەچن پاران لێ وەردەگرن دەرسیان پێڵ امتحانیان دەکەن بەبێ ئاگداری ئێمە ناکرێ حکوومەت ملزەم بێ بەوەی ئەمری واقعی قبول بێ ئەوان بە شەرعی وەرنەگیراون تەڵەبە نین ئەم ساڵیان بە هیچ نەوعەیەک هیچ ئەنجومەنێکی وەزارەتی نە ئێمستا نە مستەقبل اعتراف بە و شادیان ناکە هێژا بڵبا سەڵکی دەڵێ بۆ دەرچوی ئامادەی پیشەیی بۆی نەبێت بچێتە کۆلێژی ئەهلی
ئەمنیش قسەکەیان زۆر ڕاستە و زۆر عەتفم هەیە لە گەریان و بەحقیقەت ئەوە گرفتێکە دەبێ عیلاجی هەر عەتفت هەیە ئیشی بۆکەی ئیشیشمان بۆ کردو دەشیکەین ئەسڵەن ئەم من وەکو شەخص عەتفەکەی خۆم ڕەنجی داوەتە لەو هیمەتەی کردومانەکەوە لە ئەنجومەنی وەزارەت قەناعەت بە هەموو لایەک بێنین کە دەرگایەکیان بۆ بکەینەوە بەڵام دەرگاکە نابێت دوایی پەشیمان بینەوە لەی زەرەری گەورەتری لێ بکەین بۆیە دەبێت بە پرۆسەیەک بێ ئیم ساڵەکە پێمان ناکرێت بەڵام بۆ ساڵانی ئەولاتر دەبێت کاری جدی بۆ بکەین. هاوڕێ حەمەڕەشید دەڵێ بۆ حسابی فروقی فەردی لە توانای ئیستیعابەوەتە توانای باڵا نەکراوە کەسێ توانای باڵای هەبێت چی بکەنی وەکو مناڵەکەی دۆنگی وابێ زۆر زیرەک بێ خۆی بە حەقەت ئەو شتانە دەبێت بە حسابیان بۆ بکەین و لەو بڕایەدام دەکرێت لە سیستمی ئێستاشماندا حسابیان بۆ بکەین بەڵام دەبێت پێوەرمان هەبێت تاقیکردنەوەمان هەبێ بزانین چۆن ئەو فەرقی ئەو دوو کەسە دەکەین نەکەر کەسێک برێ من عەبقەریمە بڕین ڕاستە بۆ ئەو توێژانە بۆ ئەو توێژوانەی ساڵانە بۆ ئەو توێژینەوانەی ساڵانە خوێنکاران دەیکات تەپوتۆزی دایانخوات و دەچنە سەر ڕەفەکان بە کەڵک نایەن یا حکوومەت و ناوەندەکانن گوێی لێ ناگرن هیچ علاقی بە حکومت نییە تۆ توێژینەوە دەکەی حکومت مولزەم نیە هەر پشی خوێنتەوە بەڵام دەوێت بزانین کە تۆ کە توێژینەوەیەک دەکەی و ئینتاجێک ئبداعێک اختراعێکت هەیە شتێکی نوێت داهێناوە دەبێت بڵاوی کێو لە مجلەیەکی خوێنراوە جا لە ئاستی ناوچە بیتن لە ئاستی جیهان دابی بەهای علمەکە لە توانا و کاریگەری بڵاوکردنەوەکەیدایە دەنا حکومت ملزەم نییە هەموو توێژینەوەیکی هەموو کەسێک هەڵگرێ و تۆزی لێ نەنیشێ بە قسەچی بکە ئەمە دەبێ پێوەربان بۆ سەرکەوتوی توێژینەوە بڵاوکردنەوەکەی بی لە ئاستێکی جیهانی زۆر باشە ئەگەر امتحانی پاسۆرد بەس لە کوردستان هەیە امتحانی پاسۆرد لەم عێراقەیە باشە لە ئەگەر امتحانی پاسۆرد بەس لە هینی لوغەیەوە نیە باشە ئەلتیس هەیە و تۆفل هەیە و پاسپۆرت هەیە و باشە ئیتربانوە عشکال هەن باشە لە کوردستان ئەگەر سۆڵ هەیە و ئەگەر امتحانی پاسۆرد بەس لە کوردستان کاری پێکرێت بۆ ڕێگە دەدات بەکردنەوەی ئەم سنتەرە مەبەست چێلەوە نازانم وازەح نییە لە بەرەوەر پرسیارەکە حەسفەکەم هەر دوای کاتیشیەکەم ئەگەر زانکۆی فەڕەنسی لوبنانی معریفەیتیانە بۆ دایناخات ئەمە چی فەڕەنسی لوبنانی معریفەیتیانە بۆ دایناخات دیانە شتێکی وا دوتوە نەخێرە مشتیوام نەگوتوە ناشتوانانی بڵێ معریفەیتیانێ بەڵام کەم کوڕی زۆری تدایە کێشەی هەیە کێشەی دارایی هەیە کێشەی معریفی و کێشی کوواڵەتی هەیە ئەمەش بەشێک لە ئیشەکانمانەوەیە کە هاوکاریان بین لەوەی ئەو کێشانیان بۆ چارەسەر بکەین یان فشاریان بخێنە سەرێ چارەسەریکەن چارەسەرینەکەن ئیجرات وەردەگرن بڕیارەکانی جەنابی وەزیر بەمان شێوی سلێمانی لە دهۆک و هەولێر کاریان پێکرێت بەڵێ ئەمە فەرمانی وەزیر نینە فەرمانی حکومەت و وەزارەت و ئەنجومەنی وەزارەتن سەیری ئەو پرۆسانە کە باسمان کردووە لە زاخۆوە تا خانەقین کاریان پێ دەکرێت بەڵام لە بەعزێکە گۆڕانکاریدا هەیە لە هەندێک شوێن بۆ نمونە لە دهۆک لە سۆران لە کۆیە لە شوێنی تری لەو سلێمانی زۆر استیجابەی زیاتر هەیە لە بۆ هەندێک گۆڕانکاری هەیکەلی ئیداری یان پڕکردنەوەی پۆستەکان بەڵام لە هەولێر استیجابەکە بە هەمان شێوە نیە من خۆ نایشارمەوە بەڵام لە هەمان کاتەمانایەوە نیە لە هەورێ استیجابێ بۆ دڵنیایی جۆری نیە بۆ زانستخوازی نیە بۆ بەرنامەکانی تری حکوومەت نییە نازانم خۆی لێرە نییە بەڵام لەواتە بە نیەتێکی حیزبیانە پرسیارەکەی داڕشتوێواتە لای پارتی هەمان سەنگی هەیە بڕیارەکانەکە لە تۆ چۆن دەتوانانی بڵێ پارتی و یەکێتی وەختێک کە سیر دەکەی جارێ زانکۆیەکی وەکو دهۆک بە کتومەتی لە پێش سلێمانیش بەعزەشتی کرد من نایڵێم مەبەستم بە ئینساف سەیری بکەین سەیری زانکۆی سۆران و زانکۆی دهۆکە لەسەر تاپای ڕیفۆرمەکانی باسی دەکەین لەو کتێبە هەیە لەوێ بە کتومەتی ئەنجام درراوە هێشتا لە سلێمانی لە پاشەوەیە زۆر باشەوە چۆن دەتوانانی بڵێ پارتی و یەکێتی لەو مۆزوعادا جیاوازیە زۆر باشە من نایڵم ئەوە پرسیارەکەن و تۆمەستانیان نێوەندێکم فەرموو بەڕێز شوان محەممەد ساڵح بەڕێز جەنابی وەزیر لە چاوپێکەوتنێکی ترا کە بەڕێزی سەردانی کۆلێژێکی ئێمەت کرد هەمان شتم بە بەڕێزەوت ئەرکی زانکۆ بەڕای من کۆلێژەکەی ئەوە کوێ کۆلێجی کشت و کاڵ هەمان کۆمێتم بە بەڕێزەوت کە ئەرکی زانکۆ پێگەاندنی کادرێکی زانستیە کە لە ڕووی کواڵیتیەوە باش بێ بەڵام بوونی بازاڕی کار بەڕاستی پێم وایە ئەرکی زانکۆ نییە و ئەتوان بڵێم لەو شەڕەیە کە بەڕێزێ باسی کرد ئەکرێ لە درەوەی زانکۆ واتە ئەگەرێمە دوو بازنە بکێشین بازنێکیان پەیوەندی بە خودی زانکۆ هەیە بازنێک بازنە گەورەکەش حکوومەت و کۆمەڵگا و ئەو شتانێک کە کاریگەری زانکۆیە بۆیە مەبەستم ئەوەیە ئەرکی ئێمە ئایا بازاڕی کار پەیوەندی بە زانکۆ هەیە ئەمە شتێک دووەم ڕۆڵی زانکۆ لەو کێشانی کە ئێستا بەڕێستان باستان کرد لە هەموو کێشەیەکە بەڕای من حکوومەت هەتا کۆمپانیاکانیش بەنا نابەنە بەرزانکۆکان لەبەرەوەی کادری وا پێشکەوتون پرۆفشناڵمانیە کە تەختی احتیاجاتمان بکات جگەلەوە ئەو پرسیاری کاگرنج کە کردی ئایا وەزیرێکە لە دوای بەڕێزیەت
بەڕێز دووت ئەو پلانی کە دامناوە بەو شێوەیە کە ناتوانرێت دەستکاری کرێ بۆ 20 ساڵ باشە تکرارە بەس ئەفونکە ئەگەر بە یاسا بچەسپێنرێت باشتر نییە بۆی کەس ناتوانێت مخالفی یاسا چکە وەزیرێکێت دەڵێ من خۆ مخالفە یاسایی ناکەم بە میزاجی خۆمی گۆڕم بێچکەلەوە کاتت نەما یەک پرسیارماوە ببوورە بوونی کێشەی خوێندکارانی ئامادەیی بەڕاستی تەواو پێچەوانی ئەو هەنگاوانەی بەڕێستە کە بۆ بەرزکردنەوەی کواڵیتی ئێنێ چکە زۆری بۆری دەرئەچێ بۆیە پێم وایە پێویستمە پلانێکە کە بزانین ساڵانە چەندی خوێندکار زیاکە ئەوەندە قاعی محازەرە و مامۆستا و پێداویستی دابین بکرێت بۆ ئەوەی شانبەشانی هەنگاوەکانی کواڵیتی بڕوا و زۆر سپاس. بەڵێ پێم وایە بەشێکی زۆری قسەی لەسەر کراوە بەستەنیا ئەوە نەبێت کە ڕەبتی فەقرێکی تەوامان پەیوەندی هەبوو بە پەیوەندی نێوان بازاری کار و زانکۆ بەڵام ئەو پرسیارەی ڕەوایە کە پێدوانە ئەبێ بە یاسا بچەسبێ بەئەکیدی قسەکە زۆر جوانە ئێمە گەیشتوونەتەوە قۆناغە لە دوای تاقیکردنەوەی زۆر لەو گۆڕانکاریانە بە شێوەی سنووردار و بە شێوە سەر تاسەریستا با ئەوەندە متوانەمان هەیە کە پێویست کە لە پرۆژه یاسایەک ڕەنگداتەوە پرۆژه یاسایەکمان خستە بەردەمی بەڕێستان و خەڵکی کۆمەلگای مامۆستایان و دەستگاکان و دوای تێروتەسەل مناقەشەی تێروتەسەل ئێستا خراوەتە بەردەمی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران کە لەویش تێپەڕی بە هیوادارین کەوا بە زوان تێپەڕی بستە بەرلەمان و زۆر باشە کاتت نەما بەخشیت جەنابتان ئیدریس کەریم مامۆستا لە بەشی عەربی کاکتۆر دوو پرسیارمێ پرسیاری یەکەم پرسیارێکی زۆر کورت بە کۆمنتێکی کورتی وەڵام بوێت بە چه بابەتێک وەزیر لە وڵاتە ئیستیقالا کات پرسیاری یەکەم پرسیاری دووەم سەبارەت بە حاڵەتێکی تر پرۆژەی نیشتەجێبوون لە زانکۆی سەلاحەدینا کە 10 ڕۆژ پێش ئێستا موافقەی لێ کرد لەسەر کراوە لەەن بەڕێستەوە 3000 وحدەیە بەڵام لە زانکۆی سلێمانی یەکسانە بە سفر جگە لەو پرۆژە کۆنی کە بە ئەنجام درا ئەو فەرقە لە بینی 0 و 3000 لە زانکۆی سلێمانی چۆن چارەسەرەکرێت. سپاس بە تۆ وەزیر کاتێک استقالە دەکا کە ئەگەر هاتوو سەرۆکەکەی سەرۆک وەزیرانەکەی بەڕی لە بن پێی ڕاکێشە کە لە دوای ئەوەوە بەرنامەیەکی ئەنجامدا بەڕەغمی ئەو وەختێک کە وەزیر بۆی دەرکەوت کەەوە ئەرکەکانی و هەوڵەکانی بێهودەیە کە زانی کە وجودی ئەو زەرەری زیاترە لە قازانجی بەڵام وەختێک ئەو ئەمە لە بەرنەدا و کارەکەی بێهودە نەبی و سەرۆکەکەی پشتیری بگری و چەقی دەسەڵات پشتی بگری چی شتێک لێ دەکا کەەوە لە بەرنامەی خۆت بەردەوام نەبی و ئەمن بەڕوانگەی من لە شوێنی خۆشمەوە وەکو چاودێرێکی سەری وەزئی وەزیرەکەم نەتەوەسولم باو کورسەکە کردووە نە بە وەزیراتی هاتووم بەڵام ئەم بەشیمەی بەستە بە جەنابتەوە ئەو بەش سارێکی کردووە هەمووی پەیوەستە بەوەی کە چەند کەسێک کە بە هەڵەی خۆیان بیان مشتەمەعبی کەوا زەرمەند بوونە ئەو هەڵبێستەی کە ئەمە نواندومانە پێیان کیفاەت نیە پێ دەڵان دەرە بڕۆ ئیستیقالە بکە ئەمە علاجەکەیانەوەیە کە علاجی گرفتەکە بە تۆ دەکەن ئەوەی کە نواندومانە بەقەد پێوەری کیفاەت هەڵوەستی بۆنان دێنراوە زۆر باشە وەڵامت بە تێر و تەسەلیاوەتەوە بەشی دووەمی پرسیارەکەی بەشی دووەمی پرسیارەکەی نەزەوەی تەوزیعکردن ئایدی بە وەزیری خوێنی باڵایە نە دابشکردنەکەشی و نە پێوەرەکانی ئەوەی کە لە هەولێر هەبوو یان لە سلێمانی هەیە بۆ پێشی منیش هەبووە و من تەنها ئەگەر هات و کۆتایی فەرمانێک هەبوو بیگوتیان لە دوا تەملیکدا پێویستی بە تەوقیعی وەزیرە دەنا مەسەلەی عەرزە لای من شتێکە نەعەدالەتی دروستەکە پەیوەندی بە جەنابتەوە نییە فەرموو قوربان بەڵام ئەگەر پرسیارەکان پەیوەندی بەو بابەتەوە هەبێ دیارە جوابەکان هەر هەمووی بۆ نمونە مقنع بووە یا پرسیارەکانی من هەمووی مقنع بووە مەبەستمەوە ئەگەر پەیوەندی بە مۆزوعەکەمانەوە هەبێ و پەیوەندی بە کواڵەتی خوێندن و پەیوەندی بە ڕیفۆرمەکان و ئەوە هەبێ ڕەنگە باشتر بێ فەرموو پشتیوان فەرج مامۆستا لە بەشی ئینگلیزی زانکۆستان بەڕێزت ئەمڕۆ کۆبوونەوەیەکتان کرد لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان یەکێک لە تەوەرەکانی گفتوگۆکەتان تایبەت بوو بۆ وەرگیراوانی تواناسازی بە تایبەتی ئەوانەی کە لە بەغداج لە زەمالاتی مالکی وەرگیرابوون بەڕێز وەکو ئاگاداری لە کۆبوونەوەی زانکۆی سەلاحەدین و لە زانکۆی سلێمانیش چەند جارێک گرتە پێدان کە ئەو کێشەی ئەو مامۆستایانە کە نزیکەی 15 بۆ 20 مامۆستا هەبین هەمومان پرسیارەکە بۆ توانەسازی وەرگیران بۆ پرسیارەکە لە جیاتیژەکەم و جوابیشە دەمەوە ئەو مەجموعەیەکەوە بەغدا وعدەی پێدان بیان نێرتە دەرەوە زیاتر ڕەنگە لە 80 کەسیش ببن پێش ماوەیەک بەغدا وعدەیدا 240 کەس بنێرتە دەرەوە لە یەکەمەکانی ئێمە فایلەکانمان بۆ تەحویلکردن و ناوەکانماندانێ کاتێک بەغدا سستی کرد یارمەتی نەدان هاوکاری نەکردن تووشی بەدبەختی کردن مەجبوری کردن ئێمە لە حکوومەتی هەرێم هەمویان لە حسابی حکوومەتی هەرێم بنێدەری ڕەنگە زیاتر لە 20 میلیۆنمان لەوە ڕۆیوە ئێستا مەجموعەیەکی تر هەنا بە ناوی
مبادرەی تعلیمی کەوا ئێوە ناوتان دەرچووە هاتوچووی بەغدا دەکەن بەغدا غەدرتان لێ دەکا بەوەی کەوا لە ئیشتیسازی بەعس دێوێ عەدەمەمانە ئەبێنن نازانم لە چی بینن کە هەمووی زوڵمە زەختمان کردووە لە بەغدا گوتیتمان دەبێ هاوکاریان بن بیان نێرنە دەرەوە بەڵام لە نەتیجە ئەگەر ئێمە نابێت کۆڵ بدەین چونکە وەختێک کە بەغدا ئەو پارەی تەرخان کردووە ئێمە بڵێن ئێمە دەیدێن معنی خەڵکێکی تر لە خوارەوە مەحروم دەکەن خەڵکێکی تر لە ناوە هەرێمە 200 کەس چاوەڕێیە لە توانە سازی بس دەرێ دەبی مەحرومیان کە لەبەرەوەی ئەوە بنێرن دەرێ ئەگەر زانیمان لە بەغدا عیلاجمان پێ ناکرێت لێرە عیلاجتان دەکەین دڵنیا بە خلالی هەفتەك 2 هەفتە خەبەری چاکمان لێ دەبیستن زۆر باشە فەرمو قوربان عوسمان کەریم مامۆستا لە کۆلێجی کوشتوکاڵ بەشی زانستی خۆراک دکتۆر چەند پرسیارێک لە یەکەم لە بەرنامەی تۆنەسازیەوە دەست پێەکەمەوانەکەەوە لە ژماری وەرگیراوەکانە ناڕێکوپێکیەکەیەکەوە بەشەیەکەوە ژمارەیەکی زۆر وەرگیرە بەشەیەکەوە پێویستیشی زۆر بۆ بەڵام کەسی کەمتری لەوە چیرەوە ئەمە ڕێی جەنابتە بە بەڵگە و بە تەسەلمێنم ئەمە هەشتا ڕێی جەنابتە بە بەڵگەش بێ ڕێی جەنابتە بەڵام ئەوە ڕەنگە ئێستا خەڵک پرسیار بێ لای ئەگەر بە بەڵگەش بێ ڕێی جەنابتە یعنی چی ئەخر معناوەیە تۆ ئاگداری بیرکردنەوە و پلاندانانەکە و استراتیژیەکەی نیست سەبەبەکەش ئاگدارنی تۆ دیاردەکە وەکو چاودێرێک سەیری دیاردەکە دەکەی حکمی لەسەردەی بەڵام لە نیەتەکەدا ئاگدارنی فەرم قسەکەت بەردەوام لە شتێکی تر خاڵێکی ترکە هەبێ دەسەڵاتی سەرۆکی زانکۆکەوە ئێستا زۆربەی زۆری دەسەڵاتەکان گەڕاوەتەوە بۆ ئەنجومەنی وەزارەتیان وەکو جەنابەت وەکو خودی وەزیر کەوا بڕیارێکی ئەنجومەنی وەزیران هەبوو کەوا دەسەڵات بگەڕێنەوە جارێکی تر بۆ سەرۆکی زانکۆکان ئەمە خاڵێکی تر کە تۆ وەکو وەزیری خوێندنی باڵا وەزیری هەموو زانکۆکانی کوردستانی بۆ بەنسبەت بودجەوە بۆ زانکۆکان ئایا هەموو زانکۆکان وەکو یەک بودجەی هەیە ئایا کۆلێجەکان ڕەچاوی ئەوە کراوە لە چوارچێوەی ئەم با بڵین پرسیارەمە یەک شتێک هەڵێم کەوا بەنسبەت خولی هاوینەوەکەوە هەموو ساڵێ مەشاکلێکی زۆری بۆ خوێندکاران دروست کردووە ساڵی پار لە کۆلیجی کوشتوکاڵ لە زانکۆی سەلاحەدین 8 میلیۆن دینار بۆ هەر 4-5 بەشەکەیان دابین کراوەکەوە لای ئێمەوە بۆ 2 ساڵی شەچی ئەڵێن ئەم ساڵش بۆیان دابین کراوە خۆشمان مامۆستاکان ئێمە هێشتا 1 دینار سەرف نەکراوە کە خۆم یەکێکم نەوە مامۆستانێکەوە لە خولی هاوین زۆر سپاس قوربان کاتت نەما فەرموو دلێر محەممەد کۆلێج زانست بەشی کیمیان ئەڵای کاکتۆر من کۆمەڵە پرسیارم یەکێک لەوانە لەسەر کوواڵیتی ئەشورانس کە باسی خاڵخاڵەکانیان کرد لە فەیسبوک باسییان کردو شارەتیان بە پرسیاریان کردووە بەڵام من ئەو شتە باسەکەم کە هەرچ پرۆگرامێکە لە بیدایەتەوە دیەوە خاصن پرۆگرامی کوواڵیتی ئەشورانس کە بەو لۆدە گەورەیە و کەشتێکی تازە بوو لای ئێمە بتێونەتەوێ هەمووی ڕەتمان کردەوە لە بیدایەتە بەڵام پاشەوەی کەوا تەطبیق کرا بوو بەوەی کەوا ڕیئۆرگەنایزیە کرا تەرتیب بێکرا بە ماوەسەکە محازەراتی ڕێکۆپیەکرد یعنی شتێکمان لێ بەدی کرد کە ئێمە بڵێن شتێکی سەرکەوتووە بێ بەڵام کێشەکە لەوەیە ئێستا من ئەم بەیانە یەکێ لە مامۆستاکانی کۆلێجی زانست بەشداری کردووە لە وەرکشۆپێکی بەشی فیزیا کە هەفتەی پێشوو کرابوو لەگەڵ شەریکەی فیویە سێرتیفیکیشنی پارتیسیپیشنەکەی لەو وەرکشۆپەیە بردووە بۆیان کە ئەم بەشداری کردو و خاڵی وە حساب کردوتی ئیشی پێ ناکەن ئایا ڕاستە ئیشی پێ ناکرێت هەر تەجریبی بووە بەڕاستی کاتت نەماتەوە سپاس بۆ جەنابتان فەرموو فەرموو ئەگەر وەڵامی ئەو دوو پرسیارە خۆی دەتوانم یەک لە وەڵامەکان وێ سەر لە شێوانێک هەیە لەوە باسی دڵنیایی جۆری دەکا و کاتێک باسی سەمینار و خاڵ دەکا ئەمە دوو پرۆسی جیاوازن نازم جەناب مامۆستای زانکۆیان نەچکە وەکو مامۆستا مەفروض نییە و دوو پرۆسێ تێکەڵ بکرێت بەڵام کاتی بابینە باڕوونی کاتەوە چکە دڵنیایی جۆری لەگەر زانستخوازی بەردەوام دوو پرۆسی جیاواز گوێی لێ بگرین مە بەسم هەردووکیانە لێرە ئێمە پرۆسەیە کەدا بەزی بۆ ئێمە وەکو پێم و لۆدێکی زۆر بوو هەموو شتەکان بە یەکزەدا بزیت سەر ئێمە کەباتی باسی کوواڵیتی ئەشورانسەکەمان کردووە بەس چێوە باسماگەر کە مامۆستا ئەبێ لە ویبسایتەکانی خۆیانە هەموو بەرنامجەکانە نەبێ هەرچیە پرۆگرامێنێ هەمووی دابەزێت و لەگەڵ ئەوەیە جۆ لە تەلەبەکان بگیرێ فیدباک من وەڵام هەیە بەنسبەت ئەوەی کەوا ڕوونە قوربان من وەڵامەکە ڕوونا کاکە جان خۆی ئەرچی پرۆسەی دڵنیایی جۆری لەسەر حکوومەتیش قورسە لەسەر مامۆستا قورسە لەسەر زانکۆ قورسە بەڵام ئەو ئەرکە قورسە نەچێژی ناتوانانی دڵنیابی لە کوالتی پەیداکردن ئەگەر ئاسان بواە هەموو کەس دەیگوت کوالتی دەکەم کوالتی خۆی بەشێکی گرنگە بەڵکو نیوەی ئەرکەکانی مامۆستایە ئێمە بە هاسان وەرمان نەگرتووە دەشزانی ئەرکەی لەسەر ئێوە قورسە بۆیە حتا لە نصاب حسابی بۆ کراوە لە هاوکاریکردن لە بوجە ئێمە دەبێ هاوکارتان بین ساڵە 2 ساڵ
ئەو شتانی جەنابەت باسکردن بەشێکن لە کێشەکانی بەرەنگاری دەبینێت دوای تطبیق خۆ پێشی تطبیق بەرەنگاری نابی کە بەرەنگاریشی بووی دەبێت علاجی بکەیت ئەوەی جەنابەت باسی دەکەی ئەرچێمە علاجی بکەیت. زۆر سپاس کاتت نەما ئەم بەخشیت ببەخشەوە ئەم بەخشیت ئەڵێ ئیشی پێ ناکرێت چیش پێناویشی پێ دەکرێت. زۆر سپاس کاکە گیان نەزانمەوەی بە نقال لەسەر حەفدانین چۆتە سەمینارێک لە سیمینارەکە گوتی بن بەشدار بوومە شت فێر بوومە خاڵێکە بۆ حساب بکەن ئەوانش گوتیانمە حساب بۆ ناکەین ئەمە شتێکە خارجی بەرنامەجە بەڵام ئێمە توانین ڕێنمایەک دەرکەین کەوا شتی خارجی شتی لێ فێربووی خاڵی زۆر سپاس کاکە گیان لەمە دواوە دەکەین بەڕاستی مەگەر بەرنامەیە بکەم بۆ جەناب تو ئەو ینی بەڕاستی ناکرێ ئەوە تەواو تۆ کەمایکە پێنە بوو ینی تر کاتە نەما کاتی برادەرەکان هینەکەی بەشێکیشی ناچارم دەربهێنمەوە بەبێ عادسی بەڵام ئەوەی بە جەناب باسی دەکەی دەکرێت بیخێنە ڕێنمایی برین لە کوێن دەرتۆ علم فێر بووی بەخال بۆت حساب بکەین هەر ئەوەیە کێشەکەی جەنابێت دەنا پرۆسەکە سەرکەوتوە دەڵێ وەرکشۆپە کراوە خاڵیان بۆ حساب نەکردوم ئەمش دەرێم لەمەوە دوا ڕێنمایەک دەرەکەن هەمووتان یعنی هەمومان منیش تێگەیشتم نانە خاڵ دوای تی بگەێنەمە بەستە ئێستا تێگەیشتم وەرکشۆپیان کردووە دەرەچوومە وەرکشۆپەکە خاڵیان بۆ حساب نەکردوم جەنابەت نا خەڵکێک چووە با نەبتەحکاتی مێژ باشە زۆر باشە بەڵام ئەم ناتێگەیشتنە دەلالەتێک نییە بۆ نەبوونی کۆمونیکیشن لە نێوان بۆ نمونە ئەوانەی پلانەکەدا ڕێژن یا تطبیقی پلانەکەکەن لەگەڵ مامۆستانی زانکۆ بۆ نمونە لە چەند کۆمنتێکە اینجا جۆرێک لە تێگەیشتن ناخۆی دەتوانی برەی سەبەبێک لە پچڕ معلومات بوو بەڵام سەبەبێش تریش بە حقە دەقسەکەی جەنابەتکەوە پرۆسەیە کە تطبیقی دەکەی لەسەر لە شکرێک لە مامۆستایانی بەرەمەند و مامۆستایان بەگشتی و بە تەڵەبەکانەمە 100,000 تەڵەبەمانەیە دەیان 1000 مامۆستامانەیە خۆی حالات دەبی لەوێ و پرسیار دەبی لەوێ و ڕێنمایی هەندێک دەگرتەوە هەندێک استثنای ئەمە طبیعیە ئێستا ئەوەی بەڕێزی باسی کرد دەڵێ لە ڕێنمایەکاندا باسی سەمینارات کراوە بەڵام ئێمە وەرکشۆپێکمان ئەنجام داوامان کردووە حساب بکرێ بۆمان بەخاڵ گوتیتیان نابێ ئێمە دەڵێن دەکرێ ئەو شتانە بخێنە ناو ڕێنمایەکەەوە ئیتر چێشەکە زۆر سپاس فەرمو قوربان مامۆستا شاخوان لە کۆلێجی یاساوە هەر لەو خاڵەوە دەست پێکەم بەڕاستی ببورن کاتەکە شەر بەتەڵ فیلمەگار هەردووتان کات بۆ ئێمە کەمەوە ڕەنگە پرسیارێکی زۆریش بێ بەڵام مە پچڕی ڕەنگە کاکتۆریش لە ئێمە تێنەگەی و پرسیارەکەت قوربان من لەوکارمەوەی ژوەزیرە کەسمان بەتەڵ فیلمین فەرمو لەو خاڵەوە دەست پێکەم بەڕێز کاکوەزیر باسی ئەو خاڵی بڵێن پرۆسەی زانستخوازی بەردەوامی کرد ئێمە تەبعەن وەکو کۆلێجی یاسایی زانکۆ سلێمانی ئەو دوو پرۆسەیە ڕاگیراوە بەداخەوە چونکە ئێمە بە چەند پرۆژەیەک و چەند خاڵ بە خاڵی کەم و کورتەکانی ئەو دوو پرۆژەیەمانە دیاری کردووە بە پرۆژەیەک بەرزمان کردەوە گوێ لێ نەگیرا جەوهەری کێشەکە لەوەیە کە تۆ کاتێ باس لە کۆکردنەوەی خاڵەگرێ هەریکێ لە مامۆستا بڵێن زۆربەی کە مامۆستا یاری دەدەرە بە فترێکی زەمەنی زۆر ئەگەر بۆ پرۆفیسۆر یاری دەدەر بۆ پرۆفیسۆر قەت ناگاتەوە ئاسە چکە ینی فترێکی زەمەنی زۆرەوە کە تۆ 50 خاڵ کۆکەیتەوە ئەمە یەک لە خاڵی کەیە بڵێن ئەوانەی کە بە ڕێنمایی دەرکراوە ئەسڵەن لە قانونە تەراتوبی بڵێن مرتبەی قانونی ڕێنمایی ناتوانێت مخالفەی قانونکە ئێمە قانونی خدمەی جامیعیمانەیە بۆیە بەو ڕێنمایانە مخالفەی قانونەکە کراوە لێردا هیچ کاری پێ ناکرێ و ئێمەش لەوێ زەحەیە بین بۆیە ئەکرێ ئەگەر نەواقسی قانونەکەیم کرێ و لەگەڵ بکرێ ئەگەر وەزیر جەنابی کاتێکمان پێ بە ئێمە قانونین و کاتی ئەمە لەگەڵمانە دانیشتێ بۆی ڕوونی بکەینەوە سپاس مانجی ئێستا مانجی تەموزە کاتی چاپێخشانەوەی هەموو ڕێنمایەکە کاتی کۆکردنەوەی ئامارەکانە بۆیە من خۆشحاڵم ئەو قسانە دەبیستم لە کاتێکدا کە کاتی چاپێخشانەوەی بۆ حازرکردن بۆ ساڵی ئایندا هەمووی ڕەچاو دەکرێت هەموو گوێ لە دەگیرێت چونکە ئەمانە لە مەداندا ئەوانە تطبیقی دەکەن صاحب خبرەکەن بۆیە ئەگەر ئەوانی ژنێکەکەن سەر ناکەوێت ئەوە زۆر بەجددی وەریان دەگرێن زۆر باشە پرسیارێکی تر هەیە هەر ئەڵەن بۆچی گرێبەستەکان ئەوانەی کە بە گرێبەست کاریان لەگەڵ زانکۆ کردووە بە خزمەت حساب نابێ ئەمە پەیوەندی بە ڕێنمایی دارایی و حکوومەت هەیە لە خارجی ڕادەی ئێمە ئێستان ئێمە حەز دەکەین ئەوەی کە لە ناویان لە دەرەوە خزمەتی جامیعی هەیە بۆ حساب بکرێت بەڵێ بەڕاستی من حەزمە کرد زۆربەی پرسیارەکان هەرچەندە ئەمانش دەردی جەنابەت و ئەمان لە مەدانەکانیان لە مەدانان زیاتر درێک بە کێشەکانەکەن پرسیارەکانیان زەڕور بوو بەڵام من حەزمە کرد لەسەر میحوەری باسەکەمان قسەمان کردایە فەرموو دکتۆر ئیسماعیل لە کۆلیجی زمان طبعا وەڵام من مەجموعەیەک سەرنجم هەبوو کە ویست بەڵام نازانم کاتەکە بەشێوەکە ناوەڵام زۆربیانەکەم بە پرسیار
یەکەم ئایا بۆ وەزارەت یاخود جەنابی وەزیر تەنها گرنگی بە لە داڕشتنی پلانی وەزارەتەکە گرنگیە بە کولی عیلمیەکان زیاتر لە دراساتی ئینسانی ئێمە هەستمان بەو کێشەیە کردو تەبعاً وەکو کولیەکانی دراساتی ئینسانی هەم لە دڵنیایی زۆری هەم لە زانستخوازی بەردەوام لە چ لایەنێکەوە مەسەڵەن گەشتی بەم قەنەعاتە لەلایەنی ئەوەی کە ئەو پرۆسەیە کە دانراوە ڕەچاوی خوێندن و بابەتەکانی کۆلیژ عیلمیەکانی زیاتر کردووە کۆمەڵێکشت هەیە کە ئێمە یعنی کولی زمان لە بیدایەتەوە ئێمە مشارەکەمان کرد و بەشداریشمان کرد لە پرۆسەیە بەڵام دوایی بۆمان دەرکەوت کە لەگەڵ دیراسی ئێمە زۆر ناگونجێت زۆر باشە پرسیاری دەمەزانم چی ناگونجێ نمونەیەکە پێ بڵێ والله یەکێک لە نمونونەکان مەسەلەن کۆرسبوک ئەو کۆرسبووکەی کە حازر ئەکرێەوە تەلەبە تەنها مقەیەد ئەبێ بە کۆرسبووکەکە خۆیەوە هەرچەند ئێمە لە بیدایەتەوە پێیان ئەڵێن کۆرسبووک لەوانەیە لە 150 مادەکە بێ بەڵام دوای کە سوالی بۆ هێنیتەوە لە دوایە لە ناو کۆرسبووکەکەیان نەبێ ئەڵەو سوالە خارجیە ئێمە علاقەی بە ڕێنمایی وەزیر و وەزارەت نییە ئەمە خودی مەفهومی تەڵەبەکەیە بۆ ئەو کۆرسبووکەی پێ دەدەیت کە هەڵەیە ئەمەش ئەرچی مامۆستا و زانکۆیە و کۆلیژەکەوت بەشەکەی کە ئەو مەفهومە ڕاست کاتەوە مەفهومەکەش لە ساڵی یەکەمی تطبیق بە هەڵی وەرگیرێ زۆر ئاساییە ساڵانی ئایندە بۆی ڕازەکەیەوە لێکەوتەوە زەحی لە ناکەوتەوە ئەمەیان ئەو بەو دەرەجە خەتوڕەی نییە کە زەحی لێ بکەوێتەوە سپاس دەکەم فەرموو باشە پرسیاریتر ئەوەیە سەبارەت بە ئامانجی خوێندن کە جەنابی ئیشارەتی کرد بەوەی کە ئامانجی خوێندن تەنها پەیداکردنی ڕستە من پێم وایە ئەگەر ئامانجەکە تەنهانە وەکو کوێت و یەکێمان لێ نەخێر خوێندن فێرکردن ڕایەنان ئامانجە سەرچیەکەی بۆ مسۆگەرکردنی ژیانتە بەڵام خۆت طموحات و خەون و چەندین شتی تری پێوەبەندە لە مجتەماع و لە هینی شتی شخصیەوە بەڵام ئەوەی کە پاڵنەری یەکەم بێ دەبێ ما ئاگامان لەوەبی بۆ ڕسق پەیداکردن گرنگترینی دابینکردنی پێداویستیەکان بێ لەگەڵ بەڵام یەک شتەیە کاگرنجیانی ئێمە کۆمەڵە کولیاتمان هەیە کە کار لەسەر بواری هزری و فکری و کولتوری ئەو کۆمەلگایەکە ینی ئەوانە چی لێ بکەین ئەگەر ئێمە بەڵامەوانە هەموو بەڕاستی ئەم بەخشید بەڵامەوانە هەمووی پێداویستی ئێستا لە دنیای علم و معریفەتە بەس شتی مەلموس و ماتریال نین ینی بۆیە من مداخەڵم کردبێ بم بووری ینی ئەوانەش دەچێتە خانەی پێداویستی ئەوانەش مەجای ئیبداعیە بڵێ ڕاستە بەڵامەوە لەوانەیە کەسێک کە ینی لەو مەجالەیە تەخەسوس پیاکە ڕسقی مسۆگەر نەبێ بەڵام لەوانەیە خزمەتێکی گەورە بە کولتوری ئەم وڵاتە ئێمە بکە بەخواگە ڕسقیشی نەدەی ڕسقیشی مسۆگەر نەبیتن کەس ناستە بوارەوە بخوێنی شادە وەربگری شادەکەی بۆ ئەوەی جار ڕسقی بەڵام لە بوارێکدا کە خۆی خەون و طموحاتی لەگەڵ یەکە زەوقی لێتی بەڵام ڕسقیشی لەگەڵ ڕەبت کرد بەڵام نوع لە واقعیشی تیا بۆ نمونە ئەوترێ خوا ڕسقە ئەم قسەی ڕاستە بەڵام لە نەتیجە بازاڕیش ڕسقە ئەگەر لە بازاڕ بۆ نمونە تەڵەبی لەسەر نەبێ یەک دنیا خەڵک ئەبێ بە زەحایە مەسەلەن ئەم کۆلێژانە یعنی هەندێک پێداویستی هەیە ڕەنگە کۆمەلگا هەست بەبوونی نەکا بەڵام تۆی وەزیر کە ڤیژنێکی دوورەتەیە مەس ڕەنگە ئامانجێکی دوورخایەنەتا بێ بۆ قۆناغێک نوع لە زەحای دروست نابێت لێرە خۆی ئەو شتانی باسی کرد ئەمە معنایەوە نییە وەزیر و وەزارەت تەفزیلی بڵین بەشە زانستیەکان دەکات لەسەر بەشە وێژەیەکان تۆ سەیری بازاری کار دەکەی سەری مجتەماع دەکەی سەری حاجەت و عەرز و تەلەب دەکەی وەختێک کە تو دەڵی کۆلێژێک تەمە بۆ هونەر جوانەکان ئەگەر کەس نێوێ بێ بە مامۆستای هونەرە جوانەکان کەس نەیەک بێ ڕسقی پێپەیدا بکە یان زەوقی لەبی ئەوە دای دەخرێ بەڵام وەختێک کە تۆ کولی ریاضە دەکەیەوە لە چەند ریاضیەکی لێزان دێن بەڵام لە عینی وەختی دایانە ڕسقیان بە ریاضەکەەوە مربوط بێ بنە مامۆستا ریاضە جا لێرە تۆ حساب کە ئەگەر ڕسقەکەش لەگەر نەبی ئەوەش هیچ دەلالەتە ناکە کە بەشی زانستی گرنگی پێدراوە بەشی مرۆڤەت زۆر باشە دوا پرسیار زۆر بە کورتی یەک 20 ثانیەی کاتت هەیە سرود عمەر لە بەشی کیمیا پرسیارەکەی من بۆ جەنابی وەزیر ئەوەیە تا چ ئەندازەیەک پابەند دەبێ بە ئەو قەرارە گەورەی کە دەری کردووە لەسەر دڵنیایی جۆری و تعمیم کراوە بەسەر هەموو کۆلێژەکانی زانکۆکانی کوردستانە تا چەند ئەتوانێ لە بۆ نمونە ئێستا ئێمە زانکۆی سلێمانی بە نمونە بێنینەوە لە ڕانکی دووەمی عێراقایە ئەگەر ڕانکەکەی چۆ دواوە ئایا وەزیر شەرت نییە حکوومەت هەر پشگیری بکە لێرا بێ حکوومەت محاسەبەشی بکە و ئەبێ ئێمە نەتیجەکەی کاتت نەما یەک پرسیاری ترم ماوە بەبێ زەحمەت لە هەموو شوێنێک هەموو مۆزەفێک بەپێی یاسا ئەرچی هەیە و مافیشی هەیە من زۆر سێرم لایە کە وەزیر جەنابی وەزیر ئەڵێ مامۆسایشی بەڕێز داوای ئەوەی کردکەوە یەکەی نیشتە جێبوون بۆ مامۆسایان دابین کرێکە ئەوە مافێکی
سەرەتاییە چۆن ئەبێ جەنابی وەزیر ئەبێ لە کۆبنەوەکانی ئەنجومەنی وەزیرانە شەڕمان لەسەر بکات لەسەرمان بکاتەوە چکە ئەو نوێنەری ئێمە لەو زۆر باشە ئەبێ داکۆچیمان بۆ بکات چکە ئێمە هەر مافەکانی خۆمان وەلا بنین و ئەرکەکان لێرە خلافم هەیە لەگەر جەنابەت یەکەی نیشتە جێبوون مافی مرۆڤ نییە نەخێر تۆ مافی مرۆڤی تۆ ئەوەیە معاشی خۆت مسۆگەر بێ کەس غەدر لە نەکە یاسا ڕێنمایی سە تەطبیقی بەڵام هیچ یاسا و ڕێسایەک نییە حکومت ملزم کە وەزیر ملزم کە عەرز بۆ تۆ پەیدا بکە هەیە نییە یاسای من حەی ماچستێر ئەمە هەیە ئەم بەخشن ماف نییە ئەمە باسی هاندان دەکەی حکوومەتێک هانی مامۆستا دەدا بەڵام ئەگەر پێی نەکرا نەیکرد ئەتۆ ناتوانانی برێ حەقت غەدر کرد لە کردو حەقت سندوم مافت پێشێل نەکراوە لە حاڵەتەدا شوێنی ئەو دیالۆگەنیە کورتەکانیش بیت بەئەکیدی من پشتگیری بەڵام دەمەیە نابێ خۆمی لێ دزمەوە یاخود خۆمی ئەبێ شەڕ زۆر سپاس بۆ بەڕێستان بەڵام بەڕاستی جەنابی وەزیر داواکاریەکی شاتوو هەر لەوانەی فەیسبووکە مەسەڵەن من ئێستا تووشی ئەو حاڵەتە بووم کە زۆربەی پرسیارەکان زۆر مباشرەتان پەیوەندی نییە بە باسەکەەوە ڕەنگە بە تایبەتی ئێستا کە لە سلەیمانیت ڕەنگە وا پێویست بکاکە کۆمۆنیکیشنەکانت بەهێز بکەی وە جەلسەیەکی فراوان لە هۆڵی ڕووناکی یان لە قاعەیەکی گەورەی وەکو تەلاری هونەر لەگەڵ مامۆستاکانی زانکۆی سلێمانیا بۆی ئەم نیقاشانە نێتە سەر ڕووپەڕی بەرنامەکانی تەلەڤیزۆن ئەم کۆمۆنیکیشنە داخلیانە کە پەیوەندی بە کۆنتاکتی جەنابی وەزیر و پێگەی وەزیر و مامۆستاکانەوەیە لەوێ زوو دەیکەم لە هۆڵی ڕاپەڕین و لە ناو زانکۆ زوو دەیکەم و لەگەر سەرجە مامۆستا دەست خۆش بێ دوا پرسیار پرچی کۆلژی پزیشکی وەرگیرا و لە خولی تواناسازی ڕاوندی دوو کاک دکتۆر ئێمە کێشەی زۆرمان هەیە لە بواری بیسک و کلینیکە کە ئەوانەی بواری کلینیک تەقدیمەکەن ئەگەر ئیمتیحانی پلاو USMLE و إلى آخره هیان نەبێ ناتوان بەشداری خوێندن کەن لە دەرەوە لە هەنێ جامیعە هەیە بەبێ و ئیمتیحانە وەرەگیرەی یەکێ لەو جامیعاتانە لە میسر بۆن منە ئەو ئیمتیحانانە پێویست ناکات لە ئێوەش معتەرەفە جا نازانم ڕێی جەنابتان چییە بۆ وەرگرتن لە بوارە کلینیکەکانە زۆر سپاس بەڵێ سپاس بوارە کلینیکەکانەوە دەبێت بزانینکەوە پزیشک کە دەیەوێت ببتە اخصاییەکی باش جەڕاحێکی باش باتنیەکی باش ئەمە علاقی بە خوێنی باڵا نییە تو بۆ نەخۆشی دەکەی بۆ وەزارەتی سەحی دەکەیان بۆ خۆتی دەکەی بۆ عیادەکەتی دەکەی ئەوەی کە دێتە سەر خوێنی باڵا وەکو مامۆستایەکی زانکۆ ئەمە ئەومان دەوێت بۆیە کە دەڕێن یەکێک دەڕوات لە بواری فیزیۆلۆجیە بایۆلۆجیە ئەوانە مایکرۆبایۆلۆجیە معناوەیە دەبێت بە مامۆستای زانکۆ بەڵام تۆ دەتوێت چی ببێ جەڕاحێکی باش دەبێت لەسەر حسابی وەزارەتی سەحە بڕۆی بەڵام لەبەرەوەی پشکی وەزارەتی سەحە لەو ڕاوندی دوو نەبوو ڕاوندی یەکیش کەم بوو گوتمان ئەو کەسانێ پزیشکن ئامادەن ئێستا بڕۆن بە وڵاتی پێشکەوتوو بەسەرچاو ماوەی هین کۆمەڵی 20 کەسێک 30 کەسێک دەیانگوت ئامادەن دەرفەتمان پێداون بەڵام تو بچێ مصر و چونکە لەوێ وەردەگرەوە ئەومە بەس نییە ئومێدەوارم جەنابەت لە ڕێگەی وەزارەتی تەندروستی لە خولی ئایندا کە 1000 مەقعد بۆ هەموو وزارەکان دابین کراوە بەشێکی باشی بەر وەزارەتی سەحە دەکەوی لە ڕێگەی ئەوانەوە بڕۆن زۆر باشە سەبارەت بە پرسیارەکەی کاک عوسمان کەریم لەسەر چه بنەمایەک بودجەی زانکۆکان دابین دەکرێت زانکۆکان وەکو هەموو دەستگایەکی تری حکوومەت داوای بودجە دەکەن لەسەر بنەمای پێداویستیەکانیان و مەسروفاتیان ئیتر پاریان بۆ تەرخان دەکرێت طبعاً ئەو بودجەیەوان داوای دەکەن دائیمەن یەک لەسەر هەفتی وەردەگرن یەک لەسەر دەی وەردەگرن کەم دەکرێتەوە ئیتر بەعزا کەمکردنەوەکەش ڕەنگە عشوایی بێ ڕەنگە کەمکردنەوەکە بە سەبەب بێ ڕێگەکردنەوە بە بەرنامە بێ بەڵام وەزیر دەور نابینیلەوە لێرە بەعزار ئەو پارێکە داوای دەکەن هەمووی ڕەفع دەکرێتەوە دەستە ئەنجومەنی وەزیران و دەستە پەرلەمان ئیتر لەو لاشەوەکەوە چەندی کەم دەکرێتەوە زیاد دەکرێت بەڕاستی بەڵام میکانیزمێک بە پێویست نازانی بۆ ڕێکخستنی کاکە ئەو شێوازی ئەمە بودجەی تێدا ئەنجام دەدەین شێوازێکی ناسەرکەوتووە شێوازێکی کۆنی عراقی شێوازێکی هیچ بنەما علمی تێدا نیە و لە سەروی دەسەڵاتی وەزیری شەوجا بۆیە من نەوەزیر و نەسەرۆک زانکۆ بڕیاردەر نەبوو لەسەر هیچ بودجێ دو کۆمنت مەسەڵەن ئەو مناقەشەیە دروست بوو مەسەڵەن ئەڵێن تۆ بێ وەزیری بەس باسی ئەرکەکەی بەڵام لە کاتی دابینکردنی مافی مامۆستایان و ئەوانەی لە سلکی خوێندنی باڵایان ئەبێت بەرگری کاریش بیت من بەرگری کار بوومە لە مافی هەموو مرۆڤێک لە مافی مامۆستایان کە دەتوانم بە بەڵگەوە پێ بڵم کەم کەس بەقەت من بەرگری لە مافیان کردووە بەڵام یەکێک مامۆستایەک داوای ئیمتیازات دەکات بۆ هاندانی مامۆستایەتی ئەمە پێشتر لە کەڵتور هەبووە هەر یەکێک ماستەری وەردەگر عەرزیان پێدەدا دکتۆرای وەردەگر نازانچیان پێدەدا ئەو بەعزەشتانە کە نەماون کە دەمێک کە نەماون کە مافێکی مرۆڤ نییە من دەمەوێت جیاوازی بکەین لە بینی دووشت
بەعزەش هەیە وەکو کارەبا ئاو خواردن ژیان ئیتر ئیش ڕسق بێ ئەمە مافی مرۆڤە سەلامەتی تەندروستی دەبێ هەت بێ حکومت ملزەمە بۆت پیداکە خوێندن هەتا عمری 16 ساری حکومت ملزەمە بەڵام بەرزکردنەوەی خواڵەتی خوێندنەکەی خواڵەتی ژیان خراپ بێت ئاخر با عەرزی جەنابەت بکە کە وەختێک دەرێن وەزیر ملزەمە بۆی دیفاع مەلە بکە عەرزمان بۆ پیدا بکە ئەمە دەمێت دوو شتێک جیاوازکەینەوە وەزیر مەفروضە ئەو شتانە بکە وەکو هاندان وەکو ژیان خۆشکردن وەکو پشتگیریکردن کە کردوشمانە بەڵام با نەڵێ ئەمە مافێکی شەرعی مرۆڤ و تو کەم تەرخەمی لەوەدا کەنت کردووە نەخێر مافی مرۆڤ دەبێت جیاواز بێت لەسەر هاندانی مامۆستا ئەو مامۆستا بەڕێزە حەقی خۆیەتی دەبێت ئێمە پاڵپشتی بین بۆ ژیانی خۆشبی مسۆگەربی ئیمکانێتی نی عرد بکڕی دەبی پێ بدە ئیمکانێتی نێخانی دەبی هاوکاری بی ئەمە جیاوازە لە مەسلەی مافی مرۆڤ ئەوەی کە کراوە دەبێت ئێمە ژیانی مامۆستا مسۆگەرکەین بەڵام بەدەیان هزار مامۆستا ئەوە خەریکە تەخەڕج دەکەن و ماستەر وەردەگرن دکتۆرا وەردەگرن 4-5 کەس لە تواناسازی دەگرێتەوە چەند عەرزەدەی بەچێ باشە کە بیدەین بۆ عایدی محافظ نەبێ بۆ عایدی وەزارەتی گەشت و گوزارهین بەلەدیات نەبێ بۆ عایدی وەزیری خوێنی باڵا وەزیری خوێنی باڵا مەفروض نییە سەرقاڵی کێشەی عەرز بێت چونکە نائەدالەتی تایە خەڵکێ دوو پارچە عەرزی هەیە سێ هەیە هیچی نییە ئەوە بە وەزیر حەل ناکات جەنابی وەزیر ئەم بەخشیت ڕات دەگرم ئەگەر مەسەلەکە و بەهانەکە ئەوە بێت ئەوە میکانیزمە دۆزرێتەوە بۆی ئەوەی کە دوو پارچەی وەرگرتەوە ئەرزەی ترینێنە بەڵام من نایبەستمەوە بە سەنیا بە مجەڕەدی بەم علاقەی بە کواڵیتی باشە مامۆستایەکی زانکۆ دکتۆرێکی زانکۆ باحسێکی باشە خۆی کوشتووە چاوی ینی زعیف بووە ئەوەندە خەریکە زۆر دڵسۆزە مەسەڵەن ئیمتیاز و ئیمتیازەکان چییە مقابل ئەوە معاش وەردەگرێت دەرماڵە وەردەگرێت 100 معاشی هەیە حرمەتی دەجێت لەناو ئەم سیستمەیە خەڵکی ئەکتیڤ مەسەڵەن لە بەرامبەر بە ئەرکەکەی مەسەڵەن خەڵکێک کە دەق و دەق لەگەڵ ڕەوتی ڕیفۆرمەکانی تۆیەتەوە ئیمتیازیشی بۆ دابین کراوە لە چەندین لایەندا ئیمتیاز مەربوطە بە پێرفۆرمەنس ینی بە ئەدا و پاداشتیشی تێدا ژیان خۆشکردنی تێدا ئەرچی سەرۆکاتی زانکۆیە کە ڕێز و قەدری ئەو مامۆستایە بگری حرمەتی بگری ئەگەر پێویست بوو شەڕی بۆ بکە عەرزیشی بۆ پیدا بکە بەڵام مەیکەن بە ئەرچی وەزیری خوێنی باڵا بچی عەرز بۆ تەڵەبەی ماجستێر وەربگری لە کارێکدا سەرقاڵی 1000 ترە ئەمە ئەرچی سەرشانی با زانکۆبی با محافەزەبی با وەزارەتی بەلەدیاتبی من دەمەوێت دوو شتێک جارکردنەوە کە باسی مافی مرۆڤ دەکەن مافی مرۆڤ جیاوازە لە هاندانی مرۆڤ زۆر باشە زۆر سپاس بۆ ئامادەبوونت بەڕاستی بەشی ئەو مامۆستانە ینی دەرەکەوە کە لە زانکۆیان جارێکی تری شێڵێمەوە دەرد و غەم زۆرە ڕەنگە دەیان بەرنامە بەشی نەکات داوای لێبوردن لە هەموو کەسانەکەم کە پرسیاری زۆریان نردووە داوای لێبوردن لە ئامادەبوانی خۆشەویستەکەم هەرچەندە پرسیارەکانیان کورت نەکردەوە لەبەرەوە تا پرۆگرامێکی تر یا تا دانیشتێکی تری وەزیر لەگەڵ مامۆستاکان هاتاوتەوەی مشکلان ناکەن کاتێکی خۆش ڕێزی ڕەنسەنگای و کۆیستا ڤێناردتان پێشکەشەکەم و خۆشحاڵ بووین ئەم جارش دووبارە سپاس بەخێر بێت سپاس ئێوەش بەخێر بێن قوڕە